بەناوی خوای بەخشندەوەرە خۆشەویستان زۆر جار لەوانەیە پرسیارێکمان لێ بکرێ بڵێن ئایا ئەکرێت چارەخواز بەردی گورچیلەی هەبێ و ئازاریشی نەبێ بەدڵنیاییەوە هەرچەندە لە زۆربەی حاڵەتەکان بەتایبەتی ئەگە بەردەکە جۆڵاو بوو چارەخواز هەست بە ئازارێکی زۆر ئەکا بەڵام جاری وا هەیە ئەکرێت چارەخواز بەردی گورچیلەی هەبێ و ئازاری نەبێ ئەمە زیاتر ئەگەڕێتەوە لە بۆ دوو حاڵەتی یەکەم ئەگەر بەردەکە لەناو گورچیلە بێ لە یەکە لە ژوورەکانی بێ جوڵاو نەبوو چارەخوازەکە هەستی پێ ناکە حاڵەتی دووەم ئەگەر بێت و شوێنەکەی هەستیار بێ گورچیلەی ئاوساندە بێ زیاتر لێک دەرەجە واتە بۆ 2 دەرەجە یاخود بۆ 3 دەرەجە ئێستا ئێمە چارەخوازێکی بەڕێز سەردانی کردوین کە هیچ ئازاری نەبووە بەڵام دیارە پشکنینی سۆنەری بەمەبەستی تر ئەنجام داوە دوای ئەنجامدانی پشکین بۆمان دەرکەوت کە گورچیلەی چەپی 2 بۆ 3 دەرەجە ئاوساوە و بەردی گورچیلەی هەیە لە جۆری بەردی ئاڵۆز واتە لە قۆچی مامز ئەچێ هیچ ئازاریشی نەبووە. طبعاً بۆیە هەموو چارەخوازێکی بەڕێز بە تایبەتی ئەو کەسانەی کەوا بەردی گورچیلیان هەیە لە عایلەدا ئەبێ پشکنینی سۆنەر ساڵانە ئەنجامدەن بە مەبەستی سەلامەتی گورچیلەکەیان. ئێمەش هەستاین سوپاس بۆ خوای گەورە بەکردنی 2 کون لە گورچیلە بەردەکانمان شکاند بوو هەموو پارچەکانیشمان سەحب کرد. زۆر سوپاس بۆ تیمی نەشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی